من ئەمڕۆژ لە کورسات مەگەزینەوە کۆمەڵێک هەواڵی تایبەتمان وەک هەمیشە بۆ ئامادەکردوون. سەرەتاش لە شاری مەهابادەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێکەین کە لەوێ سێمین فستیڤاڵی ناوچەی مەهابادە لە شاری مەهاباد ئەمڕۆ دەستی پێکرد. چەند چالاکی جیاواز بە هەڵپەڕکێ لەو شارەیە بەڕێوە چوو لە کوچە و کۆڵانە جیاوازەکانی شاری مەهاباد هەڵپەرکی جیاوازی کوردەواری ئەبینرا. جا بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەو فستیڤاڵی کە تاوەکو ئێستاش بەردەوامی هەیە گفتوگۆ لەگەڵ کاک سەید ئەحمەد تەوەکولی یاکەین کە بەڕێزیان لە لیژنەی داوەران و پانێڵستیشن. کاک سەید ئێوارەت باش بێت، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئەزاین کە تاوەکو ئێستا فستیڤاڵەکەش بەردەوامی هەیە و ئەبێت لەوێ بیت، بەڵام سوپاس دەکەین بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سپاس بۆیەوە، سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ بینەران و بەردەنگە هێژاکانی کورسات مەگەزین لە خزمەتانم لە مەهاباد و لە هۆڵی فستیڤاڵەوە. هەر لە سلێمانی و هەتا مەهاباد سڵاوت لێ بێت و زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک سەید، جا پێمان بڵێ تاوەکو ئێستا فستیڤاڵەکە چۆن بەڕێوە چوو کە لە کاتژمێر 2:30 بەیانی و دەستی پێکرد. ئایا بەپێی ئەو بەرنامانەی کە داتان نابوو هەتاوەکو ئێستا بۆ شوێ ڕۆژ بەڕێوە؟ فستیڤاڵی مەهاباد کە ئێستا خولی سێوەمی خەریکە بەڕێوەچێت لە دوا مەودایەکی چەند ساڵە نێوانێک دروست بوو لە نێوان فستیڤاڵی دووەم و سێهەم، بەڵام بە هەوڵ و تێکۆشانی چالاکانی مەدەنی و کولتوری ئەم شارە شکر ئێستا هاتۆتەوە سەرگەڕ. دەستپێکی فستیڤاڵ سەر لە بەیانی ئەمڕۆ بریسکەی لێدرا لە کارناواڵێک بەناو شەقامەکانی شاری مەهاباد، جۆش و خرۆش و نواندنی تایبەتی گروپە هەڵپەرکیەکان بە مۆسیقای تایبەت بە ناوچەی خۆیان و جلی تایبەت بە ناوچەی خۆیان کارێکی کرد کە هاوڕێیەکی زیاتر لەلایەن خەڵک و جەماوەری ئەم شارە دروست ببێت بۆ فستیڤاڵەکە. هەروەها ڕێوڕسمی کردنەوەی فستیڤاڵ لە هۆڵی وەحدەتی ئەم شارە کاتژمێر 11:30 دەستی پێکرد و ناساندنی گروپاکان و هەروەها ئەندامی لیژنەی هەڵسەنگاندن و پەنەلیستەکان و کۆمەڵێک بەرنامەی کولتوری باشی تر بەڕێوە چوو. بەگشتی بەڕای من دەستپێکێکی باش بوو. هەروەها کارێکی کردووە کە زۆربەی سەرنجی خەڵکی ئەم شارە و تەنانەت ناوچەکانی دەوروبەری مەهاباتیش بەرەو فستیڤاڵەکە ڕابکێشێت. پێم وابێ ئەم شەو کاتژمێر 8 کۆتا بەشی چالکیەکانی ئەمڕۆ بێت، دروستە؟ بەڵێ ئەم شەو کاتژمێر 8 بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم شەوی نواندنی گروپەکانە، دە گروپی سەرکەوتوو لە ناوچەکانی جۆراوجۆری ئێرانەوە. کەواتە تەنها مەهابادی تیانە، ورمێ و ماکۆ و مەریوان و بانە و سەقز و سەردەشت لەم فستیڤاڵەیە بەشدارن. ئەم شەو بەشێکیان نواندنی خۆیان پێشکەشەکەن، بەشێکی تریان لە سبەی شەو سبەی دوانی وەڕۆ نواندنیانە بێت و کارەکانی خۆیان کردەوە پێش گەڵاڵەیان مداڕەشوە کاریان لەسەر کردوە، ڕاهێنانیان کردووە پێشکەش بە بینەرانی خۆشەویستیەکە. کەواتە هەڵبژاردننی ئەم گروپانە بە شێوەیەک بۆ کاک سەید؟ ئەم گروپانە لە دوا بانگاوازی فەرمی فستیڤاڵ بەرهەمەکانی خۆیان ناردووە، سیوی خۆیان ناردووە، دوای هەڵسەنگاندنی لیژنەی هەڵسەنگاندن باشترین گروپەکان و باشترین کارەکان بانکێشتی ئەم فستیڤاڵە کراون. بەپێی داتایە کە بە منیان گەیاند پتر لە 93 بەرهەم لە نزیکەی 29 گروپ و دەستەی چالاکی هەڵپەرکێ لەسەر ئاسی ئێران بەڕێکراون بۆ نووسینگەی فستیڤاڵ و دوا هەڵبژاردننی بەرایی باشترین گروپەکان ئێستا لەم فستیڤاڵەیە بەشدارن و کارەکانی خۆیان پێشکەشەکەن. کەواتە کاک سەید، دیاریکردنی باشترین گروپ لەسەر چ پێوەرێکە بێت؟ کۆمەڵێک پێوەری دیارمان هەیە، بۆ وێنە ڕێکوپێکی لە نواندنەکانە، پاراستنی ڕەسەنایەتی جۆرەکانی هەڵپەرکێ کە تا چەندە توانیوێتی ئەو گروپە ئەو هەڵپەرکەیە کە چۆن خۆی بووە هەڵقوڵاوی دڵی مێژووی ئێمەیە وە بەدەستی ئێمە گەیشتووە بیپارێزێت و ئەمڕۆ بە باشترین شێوە پێشکەشی بینەرانی بکات. هاوکات جلوبەرگ گرنگی خۆی هەیە، مۆسیقا گرنگی خۆی هەیە، ڕێکوپێکی گروپەکە کە چەنە ڕاهێنانیان کردووە چەنە چالاکیان هەیە گرنگی خۆی هەیە. هەموو ئەمانە دەرەنجام لیژنەی هەڵسەنگاندن دوای بەراوردکردن و بینینی کارەکان ئەگەن بە دەرەنجامێک کە بەڕای ئەمان کام گروپ لە کام گروپ توانیەتی باشتر ئەم پێوەرانە بپێکێت و ئامانجی خۆی بێنێتە دی. کاک سەید، هیچ هەڵپەرکیەک هەبوو لە نێو فستیڤاڵەکەیە کە کوردەواری کۆنی خۆمان بێت لە ئێستایان نوێ کرابێتەوە یاخود دەمێک بێ بەرچاوی ئێمە نەکەوت بێت، یاخود هیچ داهێنانێک کرابوو لە نێو هەڵپەرکیەکانە؟
بەگشتی نواندنە فەرمیەکان ئەم شەو دەست پێکات بەڵام بێگومان تەواوی ئەو هەڵپەرکیانە ڕەسەن و لە مێژینە جا ئێستا هەندێکیان لە ئەگەری لە ناوچوونا بوون هەندێکیان لە ئەگەری داگیرکردن و ئاسەمیلەکردنا بوون بەڵام بەهۆی ئەم فستیواڵانەوە چالاکی زیاتر لە سەریان بەڕێوە چووە گروپەکان هەوڵیاندووە توێژینەوە بکەن لێکۆڵینەوە بکەن و بگەن بەوەی کە ئەم هەڵپەرکەیە بەپێی ئەم پێوەرانە زیاتر ڕەسەنترە دروسترە و ئێستا هەموو هەڵپەرکیانە خەریکن بەڕێواچێت زۆر هەڵپەرکێمان بووە کە وەک ئاماژەم پێکرد تەنانەت لە ئەگەری نەمانا بوو وەکو هەڵپەرکێک کە ئێستا ناوی بێنم چەمەری کە لە ناوچەی ئیلان بەڕێواچێ هەڵپەرکێک کە تایبەتە بە شین و شینگێڕی بەڵام بەهۆی هەوڵ و تێکۆشانی گروپەکانی ئیلام ئێستا ئەو هەڵپەرکەیە هاتوۆتە ناو فستیواڵەکان و بە تایبەتکاری جیاوازی لەسەرکرێت کەواتە گرنگی ئەم جۆرە فستیڤالانە بۆ شاری مەهاباد چییە و ئەتانەوێت لە ڕێگەی هەڵپەرکیەوە چ پەیامێک بگەێنن هەڵپەرکێ هەڵگری دەیان بەشی گرنگی کولتوری کوردیە لەناو هەڵپەرکەیە زمان بەیت و حەیران و لاوەک و گەلۆ و دەنگبێژی مۆسیقا جل و بەرگ و مێژوو تەواوی ئەمانە ڕەنگدانەوەی هەیە بۆیە بەڕای من بابەتێکی هێندە گرنگە کە دەکرێت ئێمە لە تەواوی بەشە جۆرا و جۆرەکانی کوردستان لە تەواوی ناوچەکان گرنگیەکی تایبەتی پێبین چون بە ناوی هەڵپەرکیەوە ئەتوانین دەیان شتیتر ببوژێنینەوە زیندوی بکەین و گرنگی پێبین بۆ شاری مەهاباد ئەم هەڵپەرکەیە ئەتوانێت ببێتە هەوێنی بوژانەوەیەکی سەر لە نوێ ئەتوانێت ببێت بەهۆی گەشەی زیاتری ئەم شارە لە بواری کولتوریەوە مەهاباد خۆی پێگەیەکی جیاوازی لە ناو دڵی هەموو کوردانە هەیە وەمە بابەتێکە کە حاشای لێ ناکرێت جا ئەم فستیواڵانە بە تایبەت فستیواڵێکی وەکو هەڵپەرکێ تەنانەت لە بواری ئابووری و گەشتیاریشەوە ئەتوانن یارمەتی زیاتری گەشەی ئەم شارە و دەڤەرەکە بن کاک سەید بۆچی بەشداریکردنی گروپی هەڵپەرکیەکان زیاتر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە یاخود با بڵێن هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بوو شارە جیاوازەکانی دیکەی باشووری کوردستانی تیانە بووە ئەم فستیواڵە نێودەوڵەتی نییە ئەم فستیواڵە ناوخۆییە و هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە کە بۆیە گروپی باشووری کوردستان یا ڕۆژاوا و باکووری کوردستان لێرە ناوێنین بەڵام فستیواڵی نێودەوڵەتیمان هەیە بۆ وێنە لەبانە فستیواڵی نێودەوڵەتی بەڕێواچێت و ساڵی ڕابردوو گروپمان لە باشوورەوە و لە باکووری کوردستانیشەوە بووە کەواتە ئەمڕۆ چەند کێبڕچێ بەڕێوە چوو لەنێو فستیڤالەکەی خود چەندی دیکەمەوە کە بەڕێوە بچێت ئەم شەو سبەی دوانیوەڕۆ و سبەی شەو بە شێوازی فەرمی فستیواڵەکە بەڕێوە ئەچێت و سبەی شەو ڕێوڕسمی کۆتایی و ناساندنی گروپە سەرکەوتووەکان بەڕێواچێت کاک سەید چەند جۆری هەڵپەرکیەمان هەیە خاوەنی چەند جۆری هەڵپەرکەی کوردەوارین بەبێ هیچ دروشمێک کوردستان هێندە دەوڵەمەندە کە نە من نە هیچ کەس ناتوانین بیبژێرین بڵین چەند دانە هەڵپەرکێک کوردیمان هەیە لەوانەیە لەم گوند بەو گوند لەو گەڕک بەو گەڕک دەیان هەڵپەرکێ بوونی بە کە ئێستا ئێمە نەشی زانین پەیامان نەکرد بێت و تەنانەت کاری ئەوێت کە کۆڵان بە کۆڵان و گەڕک بە گەڕک و گوند بە گوند بگەڕین بۆەوەی ئەو خەزێنە دەوڵەمەندەی کوردستان بەیەکەوە دەوڵەمەندی کەین و بیهێنین و بیگەشێنینەوە کاک سەید بە بۆچوونی تۆ هەڵپەرکێ لەگەڵ دەهۆڵ و زۆر ناخۆشە یاخود لەگەڵ ئەو ئالەتە شەرقیانەی کە لە ئێستادا بەردەستەوە هەیە بێگومان جارە هەر هەڵپەرکێ سازی تایبەت بەخۆی هەیە بۆ وێنە هەڵپەرکێمان هەیە لە ناوچەی ئەردەڵان کە بەدەهۆڵ زۆر ناواکرێ لە ئیلان بەو شێوازە لە بانە و مەریوان و سەقز بە چەپڵە و شمشاڵەوەکرێت لە ناوچەی موکریان بە زەرب و نایەوە ئەکرێت هەموو ئەمانە خۆشی و چاکی و تایبەتمەندی خۆی هەیە و حتمما پێشنیارەکەم هاوکات کە هەڵپەرکێ پارێزین با لەم ئامێرە ڕەسەنە کوردیانە کەڵک وەربگرین بۆ نواندن لەگەڵ هەڵپەرکێکان کاک سەید ئەندامانی لیژنەی داواران چەند و لەسەر چ بنەمایەک هەڵبژێردراون کە خۆشت بەڕێزێکی کە لە ئەندامی لیژنەی داواران بەڵەوە بەڕێز دکتۆر خوتبەدینی سادقی بەڕێز دکتۆر عەبدولکەریمی سروش بەڕێز کاک ئەتا ڕۆشنزادە بەڕێز کاک ئومیدی زارعی و کاک سەید تایری میرسەیدی و بۆ خۆشم کە یەکێ لە ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنم بەپێی ئەو کارانەی کە لە ڕابردووە لەسەر
هەڵپەرکێ و بوارە جۆرا و جۆرەکانی هەڵپەرکێ کراوە لیژنەی بەڕێوەبەری فستیواڵ بڕیاری هەڵبژاردننی ئەم کەساتیان داوە. کەواتە لە کۆتایی فستیڤالەکە چەند کەس ئەتوانە بێتە خاوەنی خەڵات یاخود چەند گروپ ئەبنە خاوەنی خەڵات؟ خەڵاتی سەرەکی ئەم فستیواڵای یا بڵم یەکێک لە گرنگترین خەڵاتەکان سێ گروپی سەرکەوتوی ئەم فستیواڵە ڕاستەوخۆ ئەڕۆن بۆ فستیواڵی نێودەوڵەتی هەڵپەرکێ بانە کە لە مانگی گوڵانی 1926 کوردی بەڕێوەچێت. دواتر لە بەشە جۆرا و جۆرەکانی تر کە سەرەتای ئەم دیبەیتە ئاماژەم پێکرد خەڵاتمانە بێ و ڕێزلێنانی تایبەتیشمانە بێت. کاک سەید بە بۆچوونی تۆ فستیڤاڵی ئەم ساڵ هیچ جیاوازیکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردووە یاخود جیاوازتر ئەبێت چکە سبەینێش ماوە؟ بێگومان هەر لە ئێساوە ئێمە لە کوردیا ئاڵین چێشتی خۆش بە بۆنەکەی دیارە. شکر چێشتەکەمان خۆشە بۆنەکەی خۆشە و بەشداری گروپی زۆر باش لێرە پێشوازی خەڵک گروپایەک لێرە هەن کە بەڕاستی لە ئاسێکی کەیفی زۆر باشن و ئەمە جێ خۆشحاڵیە. هەروەها ئەمە یەک خاڵی زۆر گرنگی تر ئاماژە پێ بکەم. فەرموو. ئەم فستیواڵانە بوونە هۆی دروستبوون و چێکردنی سەدان و دەیان گروپی هەڵپەرکێ لە ناوچە جۆرا و جۆرەکانی کوردستان. بۆ وێنە لە فستیواڵی مەهاباد ئەمساڵ گروپێکمان هەیە لە ماکۆوە هاتووە کە یەکەم جارە کۆبوونەوە گروپێکیان کۆ کردێتەوە توانی ویانە ببنە پارێزەری کولتور و ڕەسەنایەتی ناوچەی خۆیان. دەستان خۆش بێت، هیوادارن هەمیشە سەرکەوتوو بن، هیوای بەردەوامی بۆ ئێوە خوازین. زۆر سپاس دەکەین کاک سەید کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوویت. سپاس بۆ کاتێک کە تەرخانتان کرد. سپاس بۆ پارێزیشتان. سەربەرز بن.